باش بوو چونکە هەموو لایەک لەسەر 13 برگە موافقەیان کرد 13 برگەی کە پەیوەندی هەبوو بە یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەو راپۆرتەی کە لە پەرلەمان پێشکەش کرابوو ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم و راپۆرتەکە ئەساسی دانوسەندن بوو و کۆمەڵێ برگەی تر ماوە و بۆ ئەوە ئێمە کۆبوونەوەی یەکترەکەین و کۆبوونەوەی داهاتوو ڕۆژی یەکشەمە بێ و ئەم کۆبوونەوە بڕیارێکی تریدا ئەویش ئەوەیە داوەتی نوێنەری پێکهاتەکانی کوردستان کە نوێنەری تورکمانەکان نوێنەری مەسیحیەکان و نوێنەری ئەو حزبانەی کە نوێنەریان هەیە لە پەرلەمان ئەوانیش لە کۆبوونەوەی داهاتوو بەشدار بن. ئێمە خۆشحاڵین کە لە کۆبوونەوەی سلێمانی دەرچووین باسی ئەومان کرد وتمان کۆبوونەوەی داهاتوو ینی کۆبوونەوەی ئەمڕۆ بەرەو بڕیار ئەڕوا و ئەلحەمدوللا نیقاشێکی باش کرا و لەسەر 13 برگە موافقە کرا جەمعنایەوەیە لە ڕۆژی یەکشەمە ئەو برگانەی کە ماون باسی ئەوانەی شەکەین و هیوادارین بگەینە نەتیجەیەکی نهایی. سوپاس دەکەین. سەبارەت بەو برگەیەکەوە زۆر خلافی لەسەر لە نێوان هەرچوە لایەنەکە و پارتی ئەویش مەسلەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمە لەسەرەوەی ئایا سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێ یاخود نا طبعاً پارتی دەڵێ دەبێت سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێ لایەنەکانی تریش دەڵێن دەبێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تەشریفاتی بێ و ئەو دەسەڵاتە بدرێت بە سەرۆکی حکوومەت ئەوە گفتوگۆی لەسەر کراوە پێکهاتن کراوە. ئەو برگانەی کە باسی یەکەم ینی 13 برگە هەمووی پەیوەندی هەیە بە دەسەڵاتی سەرۆکی هەرێمەوە بەڵام ئەو برگەیە ئەو برگەی کە پەیوەندی هەیە بە هێزی چەکدارەکان ئەوە ڕاستی بڵێ مناقشە لەسەر کرا بیرڕاگۆڕینەوە هەبوو و بڕیار درا هەر لایەک بچێتەوە لای سەرکردەکانی خۆی بە سیغەیەک بێنەوە بۆ ڕۆژی یەکشەمە بەڵام ئەو برگەیش مناقشەکە دیتۆراکار پارسم بەس پێدا سارەکە منەوەی ئەوەی زانیاریمانە بێ لە کۆبوونەوەکە ئەوە ناکۆشتانە بۆ لەسەرەوەی کە ئەفعام سەرۆکی هەرێم ئەفعام دەرکە یاخودنا لەوە بەچ گەیشتیوە مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەمڕۆ هیچ باسان لێوە کرد کە چۆن بێ یاخود ئەوەش ماوەتەوە جارێ مەسلەی ئەفعام لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە و دەسەڵاتی پەرلەمانە مناقشەی عەفوی خاص کرا ینی تایبەت و ئەوە مناقشە کراوە بزانام لەسەر ئەو خاڵەیش ئێمە گەیشتینە نەتیجە. جەناب بڕیارتان لەسەرەوەدا و سەرۆکی هەرێمی کوردستان سوزارزانی بێوە مناقەشەی دەسەڵاتەکانی یەکەن ئەو ئەمێنێتەوە وەکوێ دەسەڵاتانی کە ئەمڕۆ گەر بە کورتی هەر سیانزە برگەکە باستان کردووە چین گرنگترین خاڵ ئەمە کە ئێمە باسی 13 برگە ئەەکەین و یاسای سەرۆکایەتی هەرێم باسی یاسای داهاتووە ئەمە بۆ داهاتووە گورد لە کەناڵی گەلی کوردستان هەر سەبارەت بەو پرسا لە ئێستا دەوت دەبین کە دیارە 6 ڕۆژە ویلایەتی سەرۆکی هەرێم بەپێی یاسا کۆتایی پێهاتووە ئایا لەم کۆبوونەوانە قسە لەسەرەوە کرا کە ئاپۆبۆی درێژ دەکرێتەوە یاخود دەبینێتەوە هیچ قسەیەکە بۆ لەسەرەوە کە خاڵی ناکۆچی لایەنە سیاسەتانە باوەڕ ناکەم لەسەر ئەو مەسەلە خاڵی ناکۆکی نعم عربي دكتور باو توابع لانه من زياد اسماعيل في امريكا يعني سبارة بتيجي او ستيك ليستي براوي بوفي رادس بلد ياخذ او كزورينيت ياخذ او في دولتين او في ماني لسه هو جيش ما يسرق بالله لسه هو جيش نرويك سبارة بس سيستم الهرم يقول سامي هرم ناسون بريارك او هيك كان سرقك سيستمي بلين برلمانية خو سەرۆکایەتی کەوەکو پارتیە خولانەکانی داوا سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژاردرێ یاخو لا مەسەلەی میکانزمی هەڵبژاردن جارێ نەگەیشتوینێتە جارێ مناقشە نەکە ینی باسی سیستمی پەرلەمانی کرا لە کۆبنەوەی سلەیمانیە کە هەموو لایەکەڵێ سیستمەکەمان سیستمی پەرلەمانیە بەڵام میکانزمی هەڵبژاردننی سەرۆک جارێ مناقشە نەکە.
سەرۆک هەرێم پێشنیار دەکەم بۆ پرۆژه یاسای هەمووانتنی یاسای سەرۆکاتی بدا بە پەرلەمانی کوردستان و سەرۆک هەرێم دەسەڵاتیە باری ناسای ڕامگەین ئەمانە پەسەند کرا من باری ئەوەش مناقەشە کرا ئەزانی من کە باسی پەسەند دەکەم باسی پەسەندکردنی یا موافقەکردنی لەسەر 13 برگە بەڵام لە نهایەتە کە هەموو لایەک بگەنە اتفاقێکی کامل و شامل معنایەوە ئەو وەختە نەوەیەک لە سازانە بێ کە سازانیش بوو پێویستە پاکێجێک هەبێ لەسەر هەموو مەسەلەکان اینجا ئێمە هیوادارین وەکو وتم بەرەو بڕیارە ڕۆین ئیشتە لە نیوەی ڕێین بەڵام ڕۆژی یەکشەمە بگەینە نهایەت ئەگەر اجازە بێ من ئەو برادرە پرسیارێکی کرد اینجا بە عەرەبی قسە فەرموو پرسیارەکە گوتم کامیان ڕادست پێدێن ئایا براوە یاخود دەوڵەتی ناوپەیمانی بەڵێ من ناچمە ناوڕۆکی هەنەکە بەڕاستی بەڵام المهم ئەو پێنج لایەنە کە باسی ئەوە کرا باسی ئەو کراوە گەشتنا چکەوە مشکلێکی گەورە نەبوو ڕاستی يعني تاستا ديارنا ايوه كي باسي شوازي هالبجار مستركي هرين دكان سك هي على لسر موقف في امريكا لكون كان رابردو استان نارونيه كي يعني هندك قالن امريكا هيش موقف كيوانا بو هندك لام باسي كدوا حتى كان ها بروني باز موقف في امريكا تشي ولا سر معنوي مسعود بارزاني امريكا لقلو بو بتاعو 2 سال ترسلو كي هريمي كورسان بيت كان كسكي تر هالبجيرن هي داوي امريكا تشي بو كي باسي لا هەڵوێستی ئەمریکا لە ڕێگەی شاندی ئەمریکا بوو کە بەشدار بوو لەو کۆبوونەوەی کە ئێوارە کرا یەکەم جار لە نێوان هێزە سیاسەکانی نێو پەرلەمان و حکوومەت اینجا جارێتتر دووبارەیان کردەوە ئەو هەڵوێستە لە کۆبوونەوەی پێنج پۆلی شەو پێکرا طبیعی هەڵوێستەکەی وازەح بوو ئەوان پشتگیریان کرد لە بەردەوامبوونی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان تا هەڵبژاردننی داهاتوو و ئەوە بەوازەحی خوێندیانەوە ئێمە ئەوەمانداناوە بۆ ڕۆژی یەکشەمە لە خاڵی یەکەمەوە دەستمان پێ کرد تا خاڵی بەعز خاڵ ئەوەی پەیوەندی بوو بە هێزە چەکدارەکان ئەوە مناقشەک لەسەر کرا تەجیل کرا کە بە سیغەیەکتر بێنە پێشەوە بۆ ڕۆژی یەکشەمە دکتۆر یەک خاڵی ناکۆک لە نێوان لایەنەکان کە هەیە چوار کۆیەک تا ئێستا ئێوەی خاڵی ناکۆک تەنێک لای نەکردوتەوە ئەو خاڵانەی باس کرد خاڵی هاو بەش لە نێوان ناوانە تۆ کە باسی 13 برگایەکەی ئەمە هەمووی مناقشە لەسەر کراوە من بە بیڕای من باش نییە واسەیری ئەو پرۆسە بکەی بەعکسەوە کەشوهەوایەکی زۆر ئیجابی بوو دانوسەندنێکی زۆر بە بەرهەم بوو و الحەمدلله نەتیجەیشی هەبوو من آخر سوال بە کوردی اینجا بە عەرەبی قسە پارتی دموکراتی کوردستان گوتیەتی بە سەرۆکی هەرێمەکو ئێستا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێتن بەڵام لایەنەکانی تر باسییان لەوە کردووە نا با لە کاتێک ئەگەر شەڕ بوو اینجا سەرۆکی هەرێم پەرلەمانی کوردستان من باسی ئەو بڕگەم کرد وتم مناقشە لەسەر کراوە و لە هەموو لایەک داوا کرا کە بڕۆنەوە جارێتر سیغەی بیرروڕای خۆیان بکەنەوە و ڕۆژی یەکشەمە بێنەوە من حەزەکەم بە عەرەبی قسە بکەم و سپاس یەکشەمە کۆبوونەوە بەردەوام دەبێت هەر لەمێ لە ناو کۆبوونەوەکە نا بەڵام لە ئێوە حەقتان هەیە لە نا ئەوە نابێت وەڵاوە ئەوە من ئەتزار دەخواتم ئەوە بەعەلەنی پێتان ئەگەر شتێکی واکراوە بەڵام ئێوە حەقتان بێنە ناو قاعەکە بەڵام ناو کۆبوونەوەکە ناکرێت چونکە کۆبوونەوەکە دانیشتن تەفاسیل مناقشات دەکرێت ئەوە نابێت ڕاگەیاندن لەوێ بەڵام لە دوای کۆبوونەوەکە وەکو ئێستا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە نازانم من ناتوانم نابێ دێدلاین دابنین بەڵام پرۆسەکە بەرەو پێشەوە کە بەرە پێشەوە لە بەعد شوێن بە سورعەتە ڕوا لە بەر شوێن بە خاوی ئەڕوا ئەمجا المهم بقاتە نەتیجە بقاتە محطەی ئەخیر ئەوە مهمە سپاس دانەکەم كان نعم الأحزاب الكردستانية الخمسة اجتمعت اليوم وكان أساس المناقشات والحوار
بەڵێ عزیزان ئەوەی کە بینیتان بەشێک بوو لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی